سڵاوتان لێبێ هەوڕێیان خۆشحاڵم کە دووبارە لە ڤیدیۆیەکی نوێدا گەڕامەوە لای ئێوەی ئازیز و خۆشەویست. یەکێک لە بنەماکانی ئاینی ئیسلام باوەڕبوونە بە ڕۆژی دوایی، چونکە مرۆڤی موسڵمان پێویستە باوەڕێکی تەواوی هەبێ بە هاتنی ڕۆژی دوایی و لە دوای ڕۆژی دوایش ڕۆژی حەشر و ڕۆژی لێپرسینەوە دەست پێ دەکا. پێش هاتنی ڕۆژی دوایی چەندین فیتنە و ڕووداوی زۆر و کارەسەتی گەورە ڕوودەدەن کە خەڵکی سەریان دەسوڕمێ و دەحەپەسیان لە بەرامبەریدا. و لەم ژانەدا چەند نیشانەیەکی کەمی ماوە. هەندێک لە نیشانەکانی ڕۆژی دوایی لەم چەند ساڵانەی ڕابردوودا دەرکەوتووە و هەندێک لە نیشانەکانی تر دەمێکە دەرکەوتوونە و بەشەکەی تری هێشتا دەرنەکەوتووە. ئەمڕۆ باسی گرنگترین نیشانەکانی ڕۆژی قیامەت دەکەم کە پێغەمبەر درودی خودای لەسەر بێ بۆمانی باس کردووە، هەروها لەگەڵ چەند بەڵگەیەکی حەدیث و ئایەت و فەرموودا. ئەگەر ئەم بابەتت بەلاوە گرینگە ئەوە دەتوانیت تا کۆتایی ڤیدیۆکە بینەربیت. نیشانەکانی کۆتایی دنیا بۆ دوو جۆر دابەشکراوە، ئەوانش نیشانە بچووکەکان و نیشانە گەورەکان. لە نیشانە بچووکەکانش هەندێکیان دەرنەچووە و هەندێکیان دەرچوونە و هێشتا بەردەوامە و هەندێکشان بە تەواوی دەرچوونە. لەوانی کە دەرچوونە و تەواویش بوونە بریتێ لە هاتنی پێغەمبەر درودی خودای لەسەر بێت و مردنی، هەروەها شەقبوونی مانگ و ڕزگارکردنی قودس کە ڕزگارکردنی قودس لە سەردەمی عومەری کوڕی خەتابدا ڕوویداوە ڕەزای خوای لێبێ و لەژێر سەرکردایەتی ئەبوو عوبەیدەی جەڕاح کە لە ساڵی 15 یەکەمی کۆسیدا بوو و بۆ ماوەی 6 مانگ دەور و پشتی قودسیان گرتە بوو تاوەکو سەرکردەکانی ئەوێ ڕازی بوون بەخۆ بەدەستەوەدان و هەروەها دەرچوونی ئاگرێکی گەورە لە حیجاز و ئەم ڕووداوە لە ناوەڕاستی سەدەی 7 کۆسیدا ڕوویداوە و ئەم ئاگرێکی زۆر گەورە بوو و زۆر زانە بینیویانە. پێغەمبەر درودی خودای لەسەر بێ فەرموویەتی قیامەت هەڵناگیرسێ هەتا ئاگر لە زەوی حیجازەوە دەرنەچێ. ئێستاش دێینە سەر کۆمەڵە نیشانەیە کە دەرکەوتون و هێشتا بەردەوامن، لەوانە گەماڕۆی عێراق و سووریا و بەرزبوونەوەی بیناکان و هەروەها دەرکەوتنی گۆرانی بێژە بێڕەوشتەکان و ئافرەتە نیمسەڕووتەکان و زۆر شایەتی دانی درۆ و کەمبوونەوەی شایەتی دانی ڕاست و زۆربوونی بوومەلەرزە و زیادبوونی ژمارەی مزگەوتەکان و کەمی ژمارەی موسڵمانان و زۆری تریش. پێغەمبەر درودی خودای لەسەر بێ فەرموویەتی ڕۆژی دوایی نایە تاوکو زانست دەست بەسەر نەکرێ و بوومەلەرزە زۆر ببێت و فیتنە و کوشتن زۆر ببێ، هەروەها نەمانی کات و پێڕانەگەیشتن و زوو تەواوبوونی ڕۆژ و شەو، هەروەها پارەتان زۆر دەبێت تاوەکو لێتان دەڕژێت. نیشانەکانی تری ڕۆژی دوایی کە هێشتا دەرنەچوونە بریتێ لە وشکبوونی ئاوی فڕات و دەرکەوتنی شاخێکی ئاڵتون لە ژێریەوە و ڕزگارکردنی قوستانتیە بە بێچەک و شەڕکردن لەگەڵ جوولەکەکاندا کە لە ئەنجامدا موسڵمانەکان سەرکەوتن بەدەست دەهێنن و زۆربوونی ئافرەتان و کەمبوونەوەی ڕێژەی پیاوان کە ئێستا لە چەندین وڵاتی وەکو ڕووسیا ئەم دیاردەیە بوونی هەیە و ڕوخاندنی کەعبە و هەروەها سەوزبوون و گەڕاندنەوەی ئاو بۆ ناوچە عەرەبیەکان و ئەمەش لە دوورگەی عەرەبیدا ڕوودەدا. بەڵام نیشانە گەورەکانی ڕۆژی دوایی مەترسێ گەورەکان، چونکە ئەوانە کارەساتی گەورەن و مرۆڤ ناتوانێت بوەستێ لە بەرامبەریاندا. ئەگەر یەکێک لەم نیشانانە دەرکەوێ ئەوە مانای ئەوە دەگەیەنێ کە ڕۆژی دوایی زۆر نزیک بۆتەوە. ئەم نیشانانەش لە دە نیشانە پێک هاتوون بە بەڵگەی ئەم فەرموودەیە لە سەحیحی موسلیمدا هاتووە کە حودەیفەی کوڕی ئوسەیدی غەفاری گوتیەتی ڕۆژەکان خەریکی خوێندن بووین، لەو کاتەدا پێغەمبەر درودی خودای لەسەر بێ هات بۆ لامان، پێمانی فەرموو چی دەخوێنن؟ گوتمان ڕۆژی دوایی. فەرمووی ڕۆژی دوای نایە تاوەکو ئەم دەنیشانەیە دەرنەکەوێ کە بریتین لە دووکەڵ و دەجاڵ و دابە و دەرکەوتنی خۆر لە ڕۆژ ئاوا و دابەزینی عیسای کوڕی مەریەم و دەرکەوتنی یەعجوج و مەعجوج و 3000 خۆرگیرانێک لە خۆر هەڵات و خۆرگیرانێک لە خۆر ئاوا و خۆرگیرانێک لە دوورگەی عەرەبی و هەروەها دەرکەوتنی ئاگرێک لە یەمەن کە مرۆڤەکان دەردەکا بۆ ڕۆژی حەشر. ئەم حەدیسەی سەحیحی موسلیم زۆر گرینگە و ئێستاش بەڵگە و کاتی دەرچوونیتان پێ دەڵێین. یەکەم دەرکەوتنی مەسیحی دەجال، یەکێکە لە گەورەترین فیتنەکان کە خودای گەورە بۆ مرۆڤایەتی دەنێرێ. سەرجەم پێغەمبەرەکان بە پێغەمبەر موحەممەدیشەوە درودی خودای لەسەر بێ میلەتەکانیان ئاگادار کردوتەوە لەم فیتنەیە. لە ئەنەسی کوڕی مالیکدا دەگێڕێتەوە کە پێغەمبەر درودی خودای لەسەر بێ فەرموویەتی هیچ پێغەمبەرێک نەنێردراوە ئللا میلەتەکەی ئاگادار کردوتەوە لە مەسیحی دەجال. هەروەها مەسیحی دەجال فیتنەیەکی زۆر گەورەیە، پێویستە موسڵمانان لێ ئاگادار بن، هەروەها لە نێو چەوانی نووسراوە کافر کە ئیماندارەکان دەتوانن بیخوێننەوە و خاوەنی دوو چاوە کە دانەیەکی لای ڕاستی کوێرە و تەنها بە یەک چاو دەبینێ و هەروەها مەسیحی دەجال نواندنی خوایەتی دەکا
و بە مرۆڤەکان دەڵێ کە من خوددام و بەهەشت و دۆزەخم لەلایە، هەر کەسێک بە قسەم بکات دەچێتە بەهەشتەوە و هەر کەسێک سەرپێچیم بکات دەچێتە دۆزەخەوە، بەڵام خۆی لە ڕاستیدا بە پێچەوانەوەیە، هەر کەسێک سەرپێچی دەجال بکات دەچێتە بەهەشتەوە و هەر کەسێکش بە قسەی بکات و فرمانەکانی جێبەجێ بکات دەچێتە دۆزەخەوە. و ئەوانەشی کە سەرپێچی قسەکانی دەکەن بەشێکیان ئەشکەنجە دەدرێن و بەشێکشان دەکوژرێن و ئەو کەسانەشی کە بەدەستی دەجال دەکوژرێن ڕاستەوخۆ شەهید دەبن و بەبێ لێپرسینەوە دەچنە بەهەشتەوە. دووەم، دابەزینی پێغەمبەر عیسا. خودای گەورە لە سوورەتی نیساءدا فەرموویەتی: واتە لە ڕاستیدا نەکوشتیانە و نە لە قەنارە و خاچیاندا و بەڵکو لێیان تێکچووە و کەسێکی تریان کوشتووە لە بری ئەو. بەڕاستی ئەوانەی کە بیر و بۆچوونی جیاوازیان لەو کێشەیەدا هەیە خۆشیان لە گوماندان تێیدا. ئەوانە هیچ زانستێکی ڕاستیان نییە لەو بارەیەوە جگە لە شوێن کەوتنی گومان نەبێ، بە دڵنیاییەوە دەڵێن کە نەیان کوشتووە بۆیان نەکوژراوە. پێغەمبەر درودی خودای لەسەر بێ فەرموویەتی: لە نێوان من و ئەودا هیچ پێغەمبەرێکی تربوونی نییە کە مەبەستی پێغەمبەر عیسایە و لە کۆتای دنیادا پێغەمبەر عیسادا دەبەزێ و بە باشی دەیناسنەوە، چونکە کەسێکی سوور و سپی و سوارشانەیە و ئەو کاتەشی کەدا دەبەزێ ستەڵیب دەشکێنێت و هەروها ئاژەڵی بەرازیش دەکوژێت. ئەوێژ وەکو نیشانەیە کە خواردنی گۆشتی بەراز حرام کراوە. پاشان ئەو کەسانێک کە بێ باوەڕن و دژایەتی ئاینی ئیسلام دەکەن پێغەمبەر عیسا ڕوبەڕوویان دەبێتەوە و لەگەڵیاندا دەجەنگێ و دواتر بە ئیزنی خودای گەورە مەسیحی دەجال لەلایەن پێغەمبەر عیساوە دەکوژرێت و لەناو دەبردرێ. پاشان پێغەمبەر عیسا بۆ ماوەی 40 ساڵ لەسەر زەوی دەمێنێتەوە. پاشان کۆسی دوایی دەکات و موسڵمانان نوێژی مردووی لەسەر دەکەن. ئەم حەدیسەش ئەبوو هوڕەیرە گێڕاوێتەوە. سێەم، دەرچوونی یەئجوج و مەئجوج. خودای گەورە لە سوورەتی ئەنبیاءدا دەفەرمێت: واتە هەتا ئەو کاتەی بربەستەکەی ذوولقەرنەین لەسەر دووتیرەکەی یەئجوج و مەئجوج دەکرێتەوە کە ئەمەش یەکێکە لە نیشانەکانی نزیکبوونەوەی کۆتایی دنیا و ئەوانە ئەو کاتە لە هەموو کونوکەلەنێکەوە بە لێشە و پەیدا دەبن و زۆر دەبن. ئەو سائیتر بەڵێنی ڕاستی نزیک دەبێتەوە و دەست پێ دەکا. ئینجا دەبینی چاوی ئەوانەی بێباوەڕن ئەبلەقە و زەق دەبێ، بێپەروا دەڵێن هاوار بۆ ئێمە چاک غافڵ بووین لەم ڕۆژە لەم سەرنجامە، نەک هەر ئەوە بەڵکو ئێمە هەر ستەمکار بووین. و ئیمامی موسلیم دەگێڕێتەوە و دەڵێ پێغەمبەر درودی خودای لەسەر بێ فەرموویەتی: یەئجوج و مەئجوج یەکێکن لە نیشانەکانی قیامەت و ژمارەیان زۆرە و لە هەموو لایەکەوە دەردەچن و کاتێک دێنە لای دەریای تەبەریە دەست دەکەن بە خواردنی ئاو لە دەریاکە و ئەو کەسانەشی کە دوای ئەوان بەو دەریایەدا تێپەڕ دەبن دەڵێن کە ئەمە پێشتر ئاوی لێ بووە، واتە بە زۆرێک وشکی دەکەن کەوا دەردەکەوێ پێشتر ئاوی لێ نەبووە. چوارەم، دەرکەوتنی خۆر لە ڕۆژ ئاواوە. ئەم ڕووداوە گەورە و بسووک دەیبینێ و یەکێکە لە نیشانە گەورەکانی ڕۆژی دوایی. لە ئەبوو هوڕەیرەوە ڕزای خوای لێبێ دەگێڕێتەوە کە پێغەمبەر درودی خودای لەسەر بێ فەرموویەتی: ڕۆژی دوایی نایە تاوەکو خۆر لە خۆر ئاواوە هەڵدێ، جا ئەگەر خەڵکی لەو کاتەدا بینیان و ئیمانیان بە خودا هێنا ئەوە ئیمانەکەیان لەو کاتەدا هیچ سوودێکی بۆیان نابێ، چونکە پێشووتر ئیمانیان نەهێنا بوو. لە بوخاری و موسلیمدا باس کراوە. پێنجەم، دووکەڵ. خودای گەورە لە قورئاندا فەرموویەتی: واتە ئەوانە هەروە بەسەریانەوە ناچێت چاوەڕێی ڕۆژێک بکە کە دووکەڵێکی ئاشکرا بەری ئاسمان دەگرێ، هەموو خەڵکی دادەگرێ، بۆیە بەترسەوە دەڵێن ئەمە سزا و ئازارێکی بە ئێشە کە بەم شێوازە ڕووی تێکردوین. هەندێک کەس ئەمەیان بەوەشی دەکردەوە بەوەی کە بەسەر قوڕەیشدا ڕووی دەدا بەهۆی زۆر برسی بوونەوە و بەهۆی ئەو قاتی و قوڕەیی کە بەسەریاندا هاتبوو و پێغەمبەر درودی خودای لەسەر بێ باسی ڕۆژی دوایی دەکرد و دەیگوت ڕۆژی دوایی نایە تاوەکو دەنیشانە نەبینین کە دووکەڵ و دەجال و دابە و دەرکەوتنی خۆر لە ڕۆژ ئاواوە و هەتا دوایی و لە سەحیحی موسلیمدا هەیە. شەشەم، دەرکەوتنی ئاژەڵی دابە. خودای گەورە لە سوورەتی نەملدا فەرموویەتی: واتە کاتێک بڕیاری بەرپابوونی قیامەت درا یاخۆ نزیک بۆیەوە زیندەوەرێک لە زەوی دەردەهێنن بۆیان کە قسەیان بۆ دەکا کە بەڕاستی زۆربەی خەڵکی باوەڕیان بە ئايات و فەرمانەکانی ئێمە نەبووە.
لأبو مالکی ئەشعەریەوە دەگێڕێتەوە کە پێغەمبەر درودی خودای لەسەر بێ فەرموویەتی یەکێ لە نیشانەکانی قیامەت دووکەڵێکە زەوی دەگرێتەوە کە زۆر ئەشکەنجەی بێباوڕەکان دەدا و ئەیماندارەکان تەنها وەک هەڵامەتێک دەسێ بەلووتیاندا و دواتر بەریان دەدا. حوتم سێ خۆرگیرانەکە خۆرگیرانەکە بەهۆی زۆربوونی تاوان و گوناهەوە دەردەچن. لە عائیشەوە ڕەزای خۆی لێبێ دەگێڕێتەوە کە پێغەمبەر درودی خودای لەسەر بێ فەرموویەتی لە کۆتایی ئەم ژیانەدا بوومە لە ڕزەی بەهێز ڕوودەدا کە زەوی شەق دەبێت و مرۆڤەکان دەکەونە ناوێەوە و مرۆڤەکان هێندە تاوان و گوناهی زۆر ئەنجام دەدەن، ڕەوشی مرۆڤایەتی تەرک دەکەن و لە ئەنجامدا ڕەوشی ئاژەڵ هەڵدەگرن و خودای گەورە مرۆڤەکان بەردباران دەکا. پاشان دایکە عائیشە ڕەزای خۆی لێبێ دەفەرمێت ئەی پێغەمبەری خوددا ئێمە ئەو شتانەمان بەسەر دێت و مرۆڤی چاکیشمان تێدا ماوە. پێغەمبەرش درودی خودای لەسەر بێ لە وڵامدا دەفەرمێت بەڵێ وامان لێ بەسەر دێ، ئەویش ئەگەر تاوان و داوێن پیسی و خراپەکاری بە ئاشکرا لە ناوماندا ئەنجام بدرێت. وە لە کۆتاییدا داواکارین لە خودای گەورە هەموو مرۆڤێک ڕێگەی ڕاستی ئیسلام بگرێتە بەرو لە تاوان و خراپەکاری خۆی بەدوور بگرێ. بەم شێوازش هاتمە کۆتایی ڤیدۆکە. ئەگەر ڤیدۆکەم تەمەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ڤیدۆکەم بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا و لە بیرشتان نەچێ ئەگەر ئەتانەوێت هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەم ببینن ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەم بکەن و هەروەها زەنگۆڵی تەنیشی سەبسکرایبەکەش چالاک بکەن. بەو شێوازە بابەتەکانتان بە ئاگادارکردنەوە پێدەگات و هەر ڕەخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکەی ڤیدۆیەکت بۆمان هەیە ئەوە هەموویمان لە کۆمنتی ئەم ڤیدۆیەدا بۆ بنووسە و ئینشاءالله بە زووترین کات وەڵامتان دەدەمەوە و دووبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدۆکەم تا ڤیدۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.